باس لە هەنگوین دەکەین لە مۆردەدا باس لە جۆرەکانی هەنگوین تامە جیاوازەکانی هەنگوینەوەکو باسی لێەوە دەکرێت باس لە نرخی هەنگوین و تایبەتمەندی هەنگوین دەکەین یەکمان باس لە پێکاتەکەشی دەکەین باس لەوەش دەکەین کا چۆن بتوانین هەنگوینێکی ئەسڵ یا خودرەسەر لەگەڵ هەنگوینێکی ئاسایی یا خود ئەوی بڵێ دەستی مرۆڤی تێکەوتووە بناسینەوە گفتوگوێن بابەتە لەگەڵ کاک بەختیار عەبدوڕەحمان شارەزا و فرۆشیاری هەنگوین دەکەم کە ڕاستە خۆ لە دهۆکەوە لەگەڵ ئێمەدا ئامادەی کاک بەختیار سڵاو تێبێ و بەیانی باش سپاس بۆی لەگەڵ ئێمەدا ئامادەی بەیانی باش بەخێر بێن کاک بەختیار تۆکو شارەزایەکی بواری هەنگوینەوەم بابەتانە با لە زاری تۆوە گوێبیستی ئەوە بین کە باس لە تایبەتمەندەکانی هەنگوین بۆ ئێمە بکە لە سەرەتادا هەگوینی هەمی منطقان ئێمە هەیە لە دهۆک هەگوینی فەرقی خۆ هەیە یعنی هەمی جۆرە هەگوینی منطقێ فەرقی هەیە قەندیل فەرقە حەلەبجە فەرقە چۆمان هاجی عومران فەرقە شێلادز فەرقە باتیفا فەرقە دەشتا سلێڤانای فەرقە حتا هەژدە نەوعێ هەگوینە لێرە هەنە ئێستا پێشان دەدەم ئەو هەگوینە هەگوینی چۆمانە منطقەی چۆمان ئەو هەگوینێدی یە منطقەی نایبینین کاتێک نیشانمان ئەی سپاس دەکەین ئەگەر تۆ زێ دەست بەرزکەیتەوە بۆی ئێمە و بینەرانیش بتوانین ئەو هەنگوینەی دەستیتەوە ببینین ئەوە هەگوینی منطقەی شێلادزە منطقەی بلندە منطقەی بارزان جیمە هەیە جۆرە هەگوینی هەژدە جۆرە هەگوینی مەیەتین هەژدە جۆرە هەگوینی مەیەتین ئەشێم گەلێک پێشان بدەم ئێستا گەلێک جۆرە دیدی نیشات دەدەم ئەو هەگوینە یە منطقەکەیە بەهای وی گرانە بۆ زۆر مەعیدە و بەهایت بۆ بەهایت ئەودی باشە یعنی شتێت نساخی یعنی ئەفمانت ئەوێ دەشتەی سلێڤانەیە بۆچی ڕێگەکانیان جیاوازە کاک بەختیار هەمی هەر منطقەیەکی فەرقیە خۆیان هەی جاشم پیشان بدەم ئەگەر بێت و ئەس بۆتە نیشان بدەم بەردەستی من نەستا شێن بینین ما المنطقة بهدينان أفا جباب وبابيرا دي بدا 57 سال شوله هيكفينيا متكين شوله كي أكاديمي چندين فيستافالا مدچين داخل بين کاک بەختیار ئەگەر گوێبیستی منی دەمەوێت بزانم بۆ چێ ڕەنگی ئەو هەنگوینانی کە نیشانی ئێمەدا جیاواز بوون بۆ منە دانەیەکی ڕەنگی کاڵتر بوو دانێکی ئەمە ینی سروشتەکەی هەروەها ناوچەکەی کە لێ دروست دەبێت جیاوازەکەی دروست دەکات بەێ ڕاستە چۆمان فەرقی خۆ هەیە چۆمانێ منطقە بلند زەرد دەرچێت منطقة دشتي صحراوي رش درچت يعني هر منطقة كي جوازي خوي هيا منطقة فرقي هيا باتيفا مقوتة شيلادزي قنديل بارزان دهوك هر منطقة كاخو فرقي هيا حتى شيخان فرقي اخو هي لسر خاصتي مشى منطقة چرا بكت كا جيوي چاوا خوشه اگوینه که اوسا درچید منطقه بلند بچرا خوش بد باش درچید یعنی حاجی عمران زور باشه قندیل باشه شیلادز باشه بارزان باشه برواریا زور باشه بجا منطقه فرقی هیا باشە کاک بەختیار ئەی لە ڕووی تامەوە هیچ جیاوازیەکێ لە نێوان هەموو ئەم ناوچانەی کە تۆ باسی کرد بۆ منە شێخان بۆ منە چۆمان ئەگەر لە ڕووی ڕەنگە و جیاوازیە بێ بە هەمان شێوە گۆڕانکاری بەسەر تامەکەیشیدا دروست دەبێت؟ بله حتی کابرا نساخ بد
دەێت تامکەتە هەکڤینی هەکەر دیت تامی زۆر دژوارە خۆشە بۆ نساخ دەێت بێشتە من ئەف تامە دوێت دەبێژێت تامێ بەرواریا مدوێت دەبێژێت من تاما زاخۆ دوێت با تیفا دەباش با من بزانم خۆشترین تامیان هیچی ناوچەیەکە مەسەلە بەرواریا بێژین بەروواریایە ئورە منتەقای شاخاوی بلند ئورە زۆر باشە کاک بەختیار ئەی هەنگوێنی تاڵ چییە؟ ئەمە لەکوێ دروست دەبێ ئەم هەنگوێنە ناوچەیەکی گونجاو بۆ هەنگوێنی تاڵ چییە؟ ئێمە بە هەنگوێنی تاڵ دەیناسێنین بەڕاستی تامەکەشی تاڵە؟ هەکڤینی تاڵ تەعلەم دەژنێ بەهدینی منتەقا شنگارەیە دەشتی سلێڤانەیە ئەو بۆ نساخی زۆر باشە تاڵ بەس تابعی بێت زۆر باشە جیاوازی چیە لەگەڵ هەنگوێنێکی تری سروشتی کە ئێمە هەر هەنگوێن ینی بە خواردنێکی شیرین ئێمە بە هەمە ینی ناسیومانە بۆچی بەتاڵی دروست دەبێت ینی جیاوازێکی خۆی لە چیدا دەبینێتەوە ئەوە دەستە پێشان دەدەم ئەوە هەکڤینی چت بێژنێ یێ ماک قەدیمە ئەوە قەدیمە ئەف هەکڤینە دەچی سافی نیکەیە شیلە دووبە ئەگەر دەست بەرز بکەیتەوە من سپاسی تۆ بکەم کاک بەختیار یعنی ئەوە دەست باش دەبینی ئەمە کیلۆیان بە چەنە کاک بەختیار تاڵە خودێ کیلۆ فەرقی هەیە ئەش هەفتەیە هزارە دەست پێت کرد بە شەرت هەکڤینی باش بێت منتەقەی بێت غشت نەبێت 150,000 80,000 90,000 حتا 200,000 جی هەیە بەس بە زەمان و مەماوەندە زیراعی هەنە فەحسی خۆ هەیە کابرای بناسین یعنی فەلاح بێت 30 ساڵە ئەویشە بکات زۆر کابرا هەیە دەئینێت لە ئیران دەئینێت لە تورکی دەئینێت غشێ دەکات یعنی بۆیە قاچاقچی مێش دەئینێت هەکڤین دەئینێت بە مەعمەل تەزویر دکەن یعنی زۆر ئەف تشتە بۆیە تەزویر vێگاوێ باوەری نینە خەلک بێت بکرد بەس الحەمدلله محەلی me من باوەریەکە زۆر بەخۆ هەیە خەلکەیە تێنە لای من بۆ دەینێ ئەکسەر ژی ئەف خەلکە تێت نساخە هەفتە سەدێ نساخە تێت کرد باشە کاک بەختیار دواتر دێمە سەر ئەوەی چۆن بتوانین هەنگوێنێکی ڕەسەن یاخود ئەسلی بناسینەوە لە هەنگوێنێکی ترکە تا ڕادێک بڵین دەستکردە و لە ناوچەی ترەوە هاوردە دەکرێت بەڵام لە سەرەتادا ئەمەوێ ئەو بزانم کە هەنگوێنی تاڵ نرخەکەی جیاوازە لەگەڵ ئەو هەنگوێنێکی ئێمە دیاتر ناسیومانە هەروەها ناوچەکان بۆ منە شێخان چۆمان بەرواری ئەمانە لە نرخدا جیاوازی لە هەنگوێنەکەدا دروست دەبێت بەلێ بالضبط بەرواریا زۆر گرانە بەرواریا لەبەر بارانەکە بەهارەکەی تەخیر ئێت یعنی کولیلکێک لەوێ هەیە چ دەڵێن کولیلکە چرایە لەوێ گرانتر دەبیت لە فیستەفالی عالەمیژی بەرواریا یەکەم دەرچۆ و لە منتەقەی ئاکرێ چیای شیرین منتەقەت بلند مەتین گارە ئەوە لە فیستەفال باشترین هەکڤین دەرچێت باشە نرخەکەی چەنە؟ 100,000 حتا 150,000 ئەمە هەنگوێنی بەرواری ئەوەی کەوتە لە سەراسی جیانە یەکەمین هەنگوێنی ینی پلی یەکەمینی بەدەستێناوە دروستە؟ بەلێ بە شاخاوی چیایی بلند لە چیا بینیەدەرێ لە چیا بینیەدەرێ بە 200 دلاری دەچێت 150 دلاری 250,000 چێت بەس ئەو زۆر زەحمەتە شاخاویە باشە کاتە بە جیاوازی نێوان هەنگوێنی شاخ هەنگوێنی دارۆکۆی باسی لێوە دەکرێت بزانین هەنگوێن لە چەند سروشتی جیاوازدا دروست دەبێت هەکڤینی شاخ هەکڤینی بلند چیای زۆر زەحمەتە ئەو 100% طبیعیە وەکی قورعان چاوە هاتیە گوتی شیفا وەسایە باشترین هەکڤین العالەمێ چیایە باشە دەتوانین بڵێن کوردستان کەشواوەیەکی لەباری هەیە بۆ دروستبوونی هەنگوێنێکی ڕەستەن و باش بە تایبەتی لە بڵندای چیاکاندا هەیە و بەرهەمی تێت بەس لەبەر وەضعی تورکی وەضعی نەخۆشە
اف پککه و اف خلق نشد شد بخو در بیند بینت بازاری فروش شد کارتی کرن لسر وضعی امنی هیا باشە پێکاتی هەنگوین ئەتوانی پێمان بڵێ ینی پێکاتەکانی هەنگوین بەگشتی چییە؟ باس لە هەبوونی هەندێک جار شەکری قامیشی دەکرێت باس لە فرەکتۆز و گلەکتۆزۆم شتانە دەکرێت. هيك فيني يعني اف مسألة شكري ما شكري قصدت بها مانا بەڵێ او زور خرابة او تربية كريا لإيران دهيت كابراي من حالي ده چكت زور مش كرد صاد دو صاد ده شكري شيلت ده كتا سطلت خو دارا ده كتا نافدا او بيجني تربية النحل مش ده هيك فيني نقل كتا سر شاني او هيك فين بكال نايت زور خرابة ناتشي بد بخود انسان زۆر باشە چۆن بتوانین پێش ئەوەی کە هەنگوینێک بکڕین بزانین ئەمە هەنگوینێکی سروشتیە یاخود وەکو ئەوەی تۆ ئاماژەی پێ دەکەی هاوردە کراوە لە وڵاتانی دیکەوە کە ئەمەش فێڵی تیاکرێت تا ڕادەیەک بڵین. زور باشە پرسیارەکەت بەجێ خودە هيك فيني باش چند حنجراتا قبیلی بکه ده خوی حتی 12 کاچکانا چه بد بشتتا آوه هيك فين بيني هيا طمي هيا رنگي هيا اوه گاوه ما شرازايا خو هيا شرازايا ما لمنطقه شومان حتى تتشيلا دزي ام رأسا هيك فين تمياصين بحنجري خو آوره طمي بيني وكي آشي چند آر اكود بيجن آشي هندي لبكي كابرا عاجز الآشي هر طلبيت كد لازم حنجراته هر طلب كد بوني هيا خوشي هيا طمي هيا شكو قرآن الشفاء بينا سورة النحل بهاتيا كابرا خر لازم شرازابت لحنجري خو حنجر نبشتتا آوه هر گاوه که هکوینک تخار رسن گوتتا آف بینه نابید لازم 12 کاچکا حتی 11 کاچکا بخوی عاجز نبی کاک بەختیار وڵا بڕۆیتە هەر شوێنە کە هەنگوین بفرۆشێ بەخوا 12 کاچکە نایەتێت تامی بکەیت ئەگەر بتوانیت بەڕووکەش بیناسیتەوە کە ئەمە هەنگوینێکی سروشتیە یاخود هەنگوینێکی هاوردەکراو کە دەکرێت فێڵی تێداکرا بێت چۆنە ینی ئەتوانین بە بۆن باشکڵ بیناسینەوە؟ از اما لحظات اما سیری بکم طمی بکم از زانم که فعلی کریام فعلی نکریه هم حتی زانین اینجاست چنده 8 نوت زور شرازاینه او نشد او احتمال بشد فعلی حوالاتی بکد بس ما شرازایه که مازن هیا باب و با پیرا نشد فعلی المبکد چکا ما زور شرازاینه شارەزای ئێمەمانان کە شارەزای بواری هەنگوین و هەنگۆم بابەتانین چۆن بتوانین بیناسینەوە ینی هیچ ڕێگایەکەیە هیچ نیشانێکی سەرکیە پێم بڵێ ئەم هەنگوینە ڕاستەنە؟ كردي خومان منطقة ما رأسا ديارة سحكي طبيعتي وي سحكي طبيعتي أفا طبيعتي أفا سحكي دا أسنشا براي خوب دم طبيعتي منطقة سحكي شوني امشيان زور قالك نوعي دي بيني نجدر بس با مخابن ما نينا بس ان شاء الله خلقك زور افقاوه تگهشتيه يعني زانت بس سر هيك فيني زور مشكلة حتى كابرا شرازابت باش ئەو شانی هەنگوینەی کە بەدەستی تۆوەیە کاک بەختیار هەندێک جار ینی کاتێ دەی خۆی وەکو بنێشتی کوردی لێ دێت لە دەمە هەندێک جاری شڕاستە خۆت توێتەوە ینی جۆرە جیاوازەکانی ئەم شانەیە چۆن بتوانین لە ڕێگەی ئەمەوە بتوانین هەنگوینێکی ئەسلی بناسینەوە هكر زحمت نبت او اطاره بدا من نبت وي صندوق هذا اف هيك فيني طبيعي هكوت بجني شاني طبيعي لسر صندوق او شمعه صندوق قد بنويري شمعه داني اطارات داني اطاره هكوت بجن بنويري او صندوق هاي طبيعي او دي داني يعني هكوت بجن اطاري داني بس طبيعي شانه نابت عليك دافيت دا هذا از فيني شات ابدم
اول بینی سکه اول شانه یا دایه اول تله بو چکریه و اول هکود بیشن یا خودان کرنه بس بریه چرایه یعنی منطقه بلند چران دیه از دی بگاه وی تاراکی دی نشات آدم هذه بجمتها اول طبيعية ماي كامل ماي كامل شيك بخده باشە کاک بەختیار ئەمەی دەستە کە ئێستا نیشانی ئەمەی دەدێ ئەمیش بە هەمان شێوە شانەی هەنگوینی سروشتیە جیاوازی چیە بۆچی ئەوی تریان ڕەنگێکی تۆختری هەبوو ئەمە کاڵترە ماي كامل شيك عسل دیارە کاک بەختیار گوێبیستیم نیێتا گرفتەکەی و چارەسەر دەبێ من دەبێ ینی ئاماژە بە بەشێک لەو زانیاریانە بدەم کە لە کاک بەختیارەوە وەرم کردەویشەوەی کە ینی هەنگوین جۆری جیاوازی زۆرە تامی جیاوازیشی هەیە بێگومان لە ناوچە جیاوازەکاندا بە شێوازی جیاواز دروست دەبێت بۆ ئاماژەی بەوە کە ناوچەی بەرواری توانیوێتی لە جیهاندا پلەی یەکەم بۆ باشترین هەنگوین بەدەست بێنە کە لە ئێستادا زۆرترین نرخیشی هەیە ئاماژەی بەوە کە هەنگوینی چیاکان یاخود بەرزایی شاخەکان تایبەتترین جۆری هەنگوینە کە بە هەمان شێوە گرانترین نرخیان هەیە و هەموو کەسێک ناتوانێت بەدەستی بخا بەهۆی سەختی چیاکانەوە هەروەها ئاماژەی بەوە کرد کە دەتوانین لە ڕێگەی بۆن هەروەها تامەوە بتوانین هەنگوینێکی ڕەسەن لەگەڵ هەنگوینێکی ناڕەسەن بناسینەوە دەگەڕێمەوە لای کاک بەختیار دەگەڕێمەوە لای تۆ بەردەوام بە لە پێدانی زانەرەکان سەبارەت بە شانەی هەنگوین نسبة في مقوتيتا نسبة شون سيدي أبا بكي يعني قصدتا شبو بسيارة دوباره كي زحمة نبي کاک بەختیار باس لەو شانانە بکە کە لە ئێستا لە بەردەستی تۆیە شانەی هەنگوین جیاوازەکانیان چییە چۆن بتوانرێت جارێکی ڕەسەن بناسرێتەوە أفا طبيعي ماشي أفا طبيعي شي كده هكار بيتو نا طبيعي بيت عليك زورة عليك نوف دايا شمعي تدايا أبا طبيعية أبا راسا دشتا حنجراتا اكسر دي داخلي معيدة تبت يدينا دي بتا عليك دي هر خوي کاک بەختیار هەندێک جار بە نرخی هەنگوینێکی ڕەسەن ئێمە هەنگوین دەکڕین بەڵام کە دەیخێنە نێو بەفرگرەکانەوە دەیبەستێت یان شەکراوێک دەداتەوە لە بنی هەنگوینەکەدا یعنی ئەم پێمانەڵە کە ئەم هەنگوینەش بە هەمان شێوە فێڵی تێداکراوە خوش بسیاره پێگوین ساڵ حتا ساڵ نابێت بەستیت لازمە هەیڤە دۆ بەفر دەبارید پیچێک دەبەستت لازمە بەس جارێکا دی بکە ناف کۆنتەرێدا تەبیعەتی خۆ وەرگریتەڤە هەکەر تەبیعەتی خۆ نەوەرگیرتەڤە ئەو شەکرە هەکەر زۆر ڕەغوی بێت ئەو شەکرە هەکەر ببتەوەکینی وشک جارێکا دیکەت ناف ئاڤێدا قازانێکە ئاڤێدانی دیکەت ناف ئاڤێدا دی پیچێکا تێنێ دەیێ وەختێ تێندا وێ قالکێ درسن طبيعت خوي براي كبر جدا بونو منا هم دي بحثي اهرامت مصري كاين اهرامت مصري بشتي 4000 ساله هكفيني هنا درج بن عردي هكفيني هنا دري درست جاركا دي هكفين چجا خراب نابد هكفيني درست هكفيني دي ابد شكر زور دي بتا صبا كواتا من کاتێک هەنگوینێکی ڕەسەن بێ ناڕەسەن بێتر هەر شتێک بێت کاتێک دەیکڕم لە ماڵەکەی خۆمدا چۆن هەڵی بگرم بیخەمە نێو بەفرگرەوە یاخود لە نێو کەوانتەرەکەمدا لە سروشتە واتە لە کەش و هەوایەکی سروشتیە هەڵی بگرم کامیان دروسترە و ئەبێتەوە کارەوەی کە هەنگوینەکە بە شێوازێکی باش بمێنێتەوە برا هەکڤینی ناچێبێت بکەێت ناف برێزەی دامەجە میدێدا زۆر خەلەتە خەلکێکی مەدەین بێژن حەزم بکە مەسەر سەلاجێدا خەلەتە بکە ناف کۆنتەرێدا لایلۆنی ببەستت لاو بکەتە ناف لایلۆنەکیدا هەموو بەیانیاز پێدا بخۆت شەف بخۆت بکەتە ناف کۆنتەرێدا هیچ شکلێکی هێکڤین ناچێبێت بشتێت ناف سەلاجێدا ڕۆتوبەتی ئاف زدی هێکڤینیە ناچێبێت هەر شکلێکی هەبێت ئاف نزیکی هێکڤینی بێت ڕاستە بخۆدە تەجریبەیەکی کەت کەتە سەلاجێدا بلا بكتت سلاجة دا ما تشي مشكلة نين بخو فحسي بكات
بەس چێنابێت پێ چکلێکی نزیکی سەلاجێ و مجامی دەبێت. بۆچی ئەمە بێتە هۆکاری تێکچوونی هەنگوینەکە ئەگەر تەنانەت هەنگوینەکە ڕەسەنیش بێت؟ ڕەسەنی بە تێک ناچێت بەس تەم ڕتوبەتی سەلاجێت کێشێت ڕتوبەتی ئاف زۆر خراپە. ئاف زدێ هێکڤینیە ڕتوبەت مجەمیدە سەلاجەب زدێ هێکڤینیە. خەلکی مە خەلەتێت گەهت هیچ فەحسێ مجەمیدە لەگەل هێکڤین خەلەتە. هێکڤینی بە 2000 ژی ناقەڕست. باشە کاک بەختیار بۆ نمونە لە وەرزە گەرمەکاندا نێو کەوانتەرەکان سروشتی ماڵ و لاوانەیە زۆر زۆر گەرمتر بێ لەوەی کە ینی ئەمرۆڤ تێیدا بەرگە بکرێ. لە هاوینانیشدا لە وەرزە گەرمەکانیشدا بە هەمان شێوە هەنگوین لە جەرەوەی بەفرگرەکە هەڵبگرین یاخود لێرە یاتوانین تر ناوەناوە بخێتە فرێزەرەکە و دەری بێنیتەوە و دووبارە سیارەتە باشە کاک بەختیارە لەم کاتێک بۆ منە وەرزی گەرمایەت نێو کەوانتەرەکانمان ماڵەکانمان کە شەوەیەکی زۆر زۆر گەرمی دەبێ بە هەمان شێوە لە مۆرزانشدا دەتوانین هەنگوین لە دەرەوەی بەفرگرەکە هەڵبگرین کاریگەری نابێ واتە گەرما بە شێوازێکی نەرێنی کاریگەری نابێت لەسەر مانەوەی هەنگوینەکە؟ نه چ مشکلە نابێت هیچ مشکلە نینە بەس جهەکە بلا پیچێک ینی ئەکوت بێژن تازی بێت چ مشکلە نیە يعني چه اشكال تريد او ديدانينه ما چه مشكله نينه يعني كابرات كانتر دا بلگرت عردي بلگرت بس قباغي مزبيط به شيشه كي باقش بيت تدا بيت لبر حشرات كي بيت بتشت بقوت او تاثيري هيك چه مشكله نينه زۆر باشە کاک بەختی عەبدوڕەحمان شارەزا و فرۆشیاری ئەنگوین سپاس بۆ تۆ و تەواوی زانەرەکانە سپاس بۆی لە بەیانی باشکردستان لەگەڵ ئێمەدا بەشدار بووی. بخير بين سرچاوا و کانال الزارتی ان شاء الله زۆر بخير بين زۆر سپاس خۆشەویستان